ئەو بەڵگەنامانە ئەو دانپێدانانە دەکرێت سوودی لەوە بگیرێت بۆ خستنەوەی ڕاستیەکان. ئەگەر ئەو بەڵگەنامانە دراسە بکرێت بوێرانە وەکو چۆن مامۆستا سبکۆ بوێرانە شتەکانی خستۆتە ڕوو، دراسی لەسەر بکرێت بڕواتان لێ بەشێکی باش لە گێڕانەوەکان ئاوەژووە بێتەوە، چوە گێڕانەوەکانی تاوانی ئەنفال تا ئێستا زۆر ئەتوانین بڵێن سنوودارە لە ناو بازنەیەکدایە، بەڵام ئەگەر ئەو ڕاستیانە دراسی لەسەر بکرێت بەشێکی باش لەو گێڕانەوانە ئاوەژووە بێتەوە. ئەو کتێبە وەک سەرچاوەیەک ئەکرێت لە کتێبخانەدا سوودی لەوە بگیرێت، ئەکرێت لە زانکۆکان لە بەشەکانی مێژوو بە تایبەتی سوودیان لێوە بگیرێت بۆ توێژینەوەی زانستی و بۆ لێکۆڵینەوەی خوێندکارانی ماستەر و دکتۆرا بۆ نووسینەوەی بەشێکی مێژوومان بە شێوەیەکی تەندروست وە خستنە ڕووی ڕاستیەکان وە ڕەوینەوەی گەلێ لە گومانەکان ئەم کتێبە سەرچاوەیەکی نایاب و سەرچاوەیەکی باشە. دەستخۆشی بۆ مامۆستا سمکۆ. کۆمەڵێک شتی بەربڵاو هەیە لەسەر کەسایەتی ئەم شێخ حسێنی هەزارکانی نەمەتوانی کە بە بەڕاستی بە ئاسانی کۆیان بکەمەوە. لایەنێک پەیوەندی بە کوردایەتیەوە، لایەنێک پەیوەندی بە کەسایەتیەوە هەیە، لایەنێک پەیوەندی بە ئیمانداری خۆیەوە هەیە، لایەنێکی گەورە پەیوەندی بە ئەنفالەوە هەیە. لە بیری ئەوەدا بووم بەڕاستی چۆن ئەم هەموو شتانە کۆ بکەمەوە. دوجار بە ترسەوە دەستم پێ کرد. خۆشبەختانە ئەمەم بەرهەم هێناوە، نازانم تا چەند ڕەزامەندی ئێوەیە، بەڵام هەوڵم داوە وەکو هەر کەسێکی نیشتیمان پەروەر ئیلتیزامێکی ئەخلاقی کە دوجار ئەکەوێتە سەر ئێمەی کەسانێک کە لە بواری ئەنفالدا خۆبەخشانە کارمان کردووە جێبەجێ بکەین. من تەنها هەوڵم داوە لەسەر یەک لایەنی شێخ حسێنی هەزارکانی قسە بکەم، بەڵگەنامە کۆ بکەمەوە، ئەویش قوربانیدانیەتی لە ئەنفال. لە کاتێکە هەمومان باش دەزانین خەڵک لە شاڵاوەکانی ئەنفال، خەڵک لە تاوانی ئەنفال چۆن هەوڵی داوە خۆی ڕزگار بکە و چه ڕێگایەکی هەڵبژاردۆ بۆی دوجار خۆی و ماڵ و مناڵ و دەور و بەرەکەی. بەڵام بە پێچەوانەی هەموو ئەم خەڵکانە کاک شێخ ڕێگای تری هەڵبژاردووە بۆ ئەوەی خۆی دەرباز نەکا. لێرەدا کەسایەتی ئەم پیاوەم بۆمان دەرەکەوێت کە نووسینەوەی ئەم مێژووە کارێکی ئاسان نییە، بە مێژووکردنی ئەم حەقیقەتە کارێکی ئاسان نییە. بۆیە وتم لە سەرەتایە دوو دڵ بم لەوەی کە بە کام شێواز دەستی پێ بکەم و لە کام ڕێگایە بڕۆمە ژوورەوە، لە کام بەڵگەنامەوە یەکەم پەرەگرافی کتێبەکە بنووسم. لە ڕاستیە وەکو ئیلتیزامێکی ئەخلاقی وە باسم کرد، ساڵانێک کە ئێمە بەڵگەنامە کۆ دەکەینەوە، بەڵام کاتێک چووینە سەر ئەوەی کە شێخ حسێنمان ناسی لە ڕێگەی کۆمەڵێک ئازیز و نزیک کۆمانە بۆمان دەرکەوت دۆسیەکی زۆر تایبەتە. ئەوەی کاک شێخ وەکو دکتۆر دارا باسی کرد، ئەکرێ ڕێک ناوی بنێن قازیەکەی باشوور، ڕێک ئەتوانین بڵێن پێشەواکەی باشوور. هەڵکێشە شمشێر بشکێ لە پاوان دێرە بۆ تەکێ بێخاوەن. هەستێری ئاسمان گشتی تەواوە بە شێخەکەی من ئەرفان کراوە.